بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. اللهم صل وسلم وبارك على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه والتابعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، مسلمانانی عزیز، سلام و رحمتی خوای گەورە لە هەموو لایەک بێت. لە خزمەتتان داین لە بەردەوامیدان بە زنجیرە باسی چل ئامۆژگاری بۆ چاکسازی ماڵەکان. لە ئامۆژگاری 24مین وەستا بووین. پشت بەخوای گەورە تەکمیلەی ئەم زنجیرە باسانە دەکەین و بەردەوام دەبین لەگەڵتان. ئامۆژگاری 24مین وەستانەوە بەرامبەر خوڕەوشتی ناشرین لە ماڵدا. ڕێگریکردن لە خوڕەوشتی ناشرین و وەستانەوە بەرامبەر بە خوڕەوشتی ناشرین لە ماڵدا. شانی باسە کە زۆربەی زۆری ماڵەکان ئەگەر هەر نەبێت لانی کەم یەکێک لە تاکەکانی عائیلەکە و ماڵەکە خوڕەوشتی ناشرین و ڕەفتاری نەگونجاوی تێدا هەیە. بە تایبەت بۆ نمونە وەکو درۆکردن، غەیبەتکردن، قسەهێنان و بردن، وەرحاصل لەم جۆرانە یعنی خوڕەوشتی ناشرین دەبینرێت. ئەگەر هەر هیچ نەبێت لە عائیلەیەکدا لە تاکەکاندا ئەوە دەبینرێت. بۆیە زەرورە کە بەرامبەر ئەم خوڕەوشتانە بوەستینەوە و نەهێڵین ئەم خوڕەوشتانە بەردەوام بێت لەو ماڵەدا. و هەندێک خەڵک وا دەبینێت کە بیرکردنەوەیەکی هەڵەیان هەیە، تێڕوانینێکی هەڵەیان هەیە کە بە تایبەت دایک و باوک کەوا دەزانن عەزیەتدانی جەستەیی منداڵ یاخود ئەو تاکەی کە لە ماڵدایە کە بە جەستە بەلێدان لە بەرامبەر منداڵەکەی بوەستێت و وا دەزانێت ئەمە چارەسەری کێشەکە دەکات و ئەو حاڵەتانە نامێنێت. بەڕاستی ئەوەش بیرکردنەوەیەکی غەڵەتە و ئەنجامدانی کارێکی هەڵەیە کە چونکە وا دەکات منداڵەکە بەرەو لاڕێ دەبات، بەڵکو پێویستە تێبگەێنی و خۆت خاوەنی خوڕەوشتێکی جوان بی. دایک و باوک تاکەکانی ماڵ کە خاوەنی خوڕەوشتێکی جوان و ئەدایەکی جوان و منداڵەکە لە دایک و باوکی بەس ڕازگۆیی بینی و خوڕەوشتی جوانی بینی، ئەویش طبعاً ئۆتۆماتیکیان سیفەتی دایک و باوکی هەڵدەگرێت، چاو لە ئەوان دەکات. بۆیە پێویستە ئەوان یەکەم جار خۆیان چاکەن و هەتا بکرێت وەسیلەی و باسی عەزیەتدانی جەستەیی و لێدان نێتە ئاراوە، بەڵکو بە تێگەیاندن و بە ئامۆژگاری باش وا بکات ئەو خوڕەوشتە هەڵەیە ڕاست بکاتەوە. وەکو چۆن دایکمان عایشە ڕەزای و ڕەحمەتی خوای لێبێت دەفەرموێت: كان رسول الله صلى الله عليه وسلم إذا اطلع على أحد من أهل بيته كذب كذبة لم يزل معرضا عنه حتى يحدث التوبة. لا مسند إمام أحمد دهاتوا ونص حديثكش لصحيح جامع دهاتوا برقم 4675. دفرمت كاتك دل پیغمبر صلی الله علیه وسلم اگر دروی لهر تاکک لتاککانی مالکی خوی بینی بایا اواد برانبری دوستایەوە حتا و کەسە تۆبەی دەکرد. ڕێگری لەو کەسە دەکرد بەرامبەری دەوەستا هەتا ئەو کەسە تۆبەی دەکرد لە درۆیەکەی. ئەمەش یعنی گرنگی وەستانەوە بەرامبەر خوڕەوشتی ناشرینە لە ماڵدا. و لە حەدیثەکەشدا قسەی لەگەڵ نەکردووە. دەفەرمێت قسەی لەگەڵ ئەهلی ماڵەکەی خۆی نەکردووە، لەگەڵ منداڵەکەی نەکردووە، لەگەڵ ئەو کەسە نەکردووە کە دروی کردووە. وای کردووە بە شێوازە کەسەکەی تێگەیاندووە کە تۆ هەڵەی، کە بەڵام ئەو عەزیەتدانی جەستەیی تێدا بەکار نەهێناوە، بەڵکو بە تێگەیاندن تێگەیاندووە بۆی ڕوون کردێتەوە. و چەندەها حەدیثمان هەیە کە باسی مەترسی درۆکردن و زۆربەی ئەو سیفەتە ناشرینەکانی ڕوون کردێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانەی کە سیفەتی ناشرین بێت ڕوونی کردێتەوە و پێڕاگەیاندوین. ئامۆژگاری 25مین حديثك پیغمبر من هي صلى الله عليه وسلم دفرمت علق الصوت حيث يراه أهل البيت. دفرمت قامتي هلواسن بوي أهلي مالكت ببينت. لسلسلة صحيحة دهاتو برقم 1436.
ئەویش عقوبە و سزادانە بۆ مەسەلەی تەئدیبکردنە بۆ مەسەلەی جێڕانەوەی صفەتی جوانە نەوەک بۆ نمونە لە یەکێک لە عائیلەکاندا شتێک بە دڵی تۆ نەبوو لەوانێت تۆش غەڵەت بی بچی لێدان و عەزیەتدان بەکاربێنی نەخێر دەبێت ئەمەی کە دەکرێت بۆ جێڕانەوە و تەئدیبکردن بۆ کارێکی شەرعی بێت بۆ گەڕانەوەی شەریعەت و چەسپاندنی شەریعەت بێت نەوەکو بۆ هەوا و ئارەزوو نەفسی خۆمان کارێک لەگەڵ نەفسی ئێمە ناگونجێت بەدڵی ئێمە نییە لە کاتێکدا بەرامبەرەکەشمان لەسەر حەقا ئەمە بەکاربێنین طبعاًەوە زوڵمە و ئەوە گوناحباریە ئەوە نا قسەکەی ئێمە کە ئەمانە باس دەکەین بۆ کارێکە کە خودی خۆمان لەسەر حەق بین وەکە حەقبوونەکەش شەریعەت پێمان بڵێ کە لەسەر حەقین نەک بەبیرکردنەوە و نەفس و هەوا ئارەزی خۆمان بڵێن کەوا لەسەر حەقین و سەبەبی وەکو باسمان کرد سەبەبی هەڵواز ئەو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرموویەتی کە قامچی یاخود عەسایەک لە ماڵ هەڵبواسرێ بۆی منداڵەکان و ماڵەوە ببینن و بۆ ئەوەی بگەڕێنەوە لە غەڵەت نەکەن وەکو تەئدیبێک ئەوە مەبەستی پێ لە نەدمکردنە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی علقوا الصوت حيث يراء أهل البيت فإنه أدب لهم وكو أدبة أدب كرنو تأديب كدنا بۆ مەسەلەی ئەوەیە کە بۆ نمونە منداڵ چاوی بەش هۆکارێک بکەوێت زیاتر حەزر دەکات و دەگەڕێتەوە بۆ مەسەلەی ئەوە بەڵام ابن الأنباري دەفەرموێت لم يرد به الضرب بأنه لم يأمر بذلك أحدا وإنما أراد لا ترفع أدبك عنهم ابن الأنباري دەفەرموێت مەبەست پێ لەم حەدیثە لێدان نییە چونکە هەرگیز پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی بە کەس نەکردووە کە بە قامچی لە منداڵەکەی بدات یان لە ئەهلی بەیتەکەی بدات هیچ کاتێک نەسەسپاوە کە ئەمە کرابێت بەڵکو مەبەستی پێلاوەیە وەکو کونیەیەکە بۆ ئەوەی کە مەبەستی ئەوەیە کە ئەدەبی خۆت تەئدیبکردنی خۆتیان لەسەر هەڵمەگرە واتە بێئاگام مەبە لەوەی کە ئەدەبیان بدەی ئەخلاقی جوانیان فێرکەی و ئامۆژگاریان کەی واتە چاودێریان بکەی منداڵەکانت ئیهمال مەکە و چۆن کەیفی خۆیان چۆنە بەو شوازە بۆیان بچێتە سەر و تربیەتیان نەکەی و بەرهەڵدایان بکەی مەبەستی پێ لەوەیە و لێدان بە هیچ شێوەیەک وەکو لە پێشتریش باسمان کردووە ئەسڵ نییە بە هیچ شێوەیەک و هیچ کەسێکیش مادام وەسیلەی ترت لە بەردەستدا بێت بۆت نییە بچێت سەر لێدان چونکە خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ واللاتی تخافون نشوزهن فعظوهن واهجروهن في المضاجع واضربوهن و ئەو واتە باسمان کرد لە باسەکانی پێشتر ئەو ئافرەتانی کە لە فەرمانی شەرعیدا گوێڕایەڵی مێردەکەیان دەناکەن ئەوە ئامۆژگاریان بکەن جێگەیان لجیا بکەنەوە پاشان دەفەرمێ لێیان بدەن وەکو چۆن لێکدانەکەش باسمان کرد کە شەرع بە هیچ شێوەیەک لێدانی دەموچاویان لێدانێکی ئەزیەتدان نا لێدانێکی تەئدیبی بە شێوازێکی تەئدیبی بێت نەوەکو لێدانێکی ئەزیەتدان و مەسەلەی دەموچاو سوورکردنەوە و دەست سوورکردنەوە و ئەوانە نا لە ئەویش لە حاڵەتێکدا کە مەرحەلەکانی تر تێپەڕێنرا ئامۆژگاریکردن جێگە لێجیاکردنەوە ئەو جار خوای گەورە دەفەرمێ ئەو کارە بکەن پێویستە بە پێی تەرتیبیش بێت وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شوێنێک تردا دەفەرمێ مروا أولادكم بالصلاة وهم أبناء 7 سنين واضربوهم عليها وهم أبناء 10 منداڵەکانتان فەرمان بە منداڵەکانتان بکەن کە نوێژ بکەن کە 7 ساڵن وەلیان بدەن کاتێک کە بوونە 10 ساڵ و نوێژیان نەکرد و لێدانەکەش وتمان لێدانێکی ئەزیەتدان و لێکدانێکی ئەوە ناکە شوێنەوار جێبێڵێت بەڵکو لێدانێکی تەئدیبی ئەگەر منداڵ بزانێت تۆ بە لەسەر خوڕەوشتێکی ناشیرن هەر بە ئەنقەس هەر بە شێوازێکی زۆر نەرم کە دەنگیشی نێت دەست لە دەستی ڕابکێشە بڵێمە لێم داوی لەسەر و نوێژ نەکردووە نەفسیەن هەست بە شکانەوە و ئەوە دەکات کە هەست بە ئەو کەمخۆریە دەکات کە لە ئەودا وجودی هەیە بەڵام وەکو وتمان بەکارهێنانی لێدان بەبێ پێویستیەک بەبێت تێپەڕانی مەرحەلەکانی ئامۆژگاری و مەسەلەی ئەوان ڕێگایانی کە باسمان کرد کە پێشتر بە پێی تەرتیبە ئەوە لە سنوور دەرچوونە و دەرچوونە لە فەرمانی خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامۆژگاری ئافرەتێکی کرد کە مێرد بە پیاوێک نەکات
پیاوێک هاتە خوازبێنی ئافرەتێک پێغەمبەر صلی الله علیه و ئامۆژگاری و ئافرەتەی کرد کە مێر بەو پیاوە نەکات بۆ لەبەر ئەوەی فەرمووی أنه لا يضع العصا عن عاتقه واتە پێغەمبەر صلی الله علیه و پێی فەرموو لەبەر ئەوەی ئەو پیاوە زۆر لە ئافرەت دەدات لە ئافرەت دەدات تۆشوی پێ مەکە بۆیە ئەومان بۆ دەردەکەوێت کە ئەسڵ لێدان نییە بە هیچ شێوەیەک دەبێت ڕێگاکانی تر بگیرێتە بەر بەڵام لێدانێکی تەئدیبی بۆ منداڵ لە پێناو مەسلحەتێکی شەرعی و لە پێناو دڵسۆزیدا بۆ ئەو منداڵە کە لە سنوور دەرنەچێت دەست بگرێت بە شەریعەتی خواوە ئەوە شتێکە کە شەریعەت دایناوە و ئێمە وەک پاسمان کرد ئەسڵ لێدان نییە ئەسڵ ئامۆژگاری و مەرحەلەکانی ترە تەئدیبکردنە ئامۆژگاریکردن و بە سەبرگرتنە لەگەڵی بەڵام وەکو ئەوەش نابڵێین هەندێک کەسێ وەکو بڵێ منداڵەکە ئیمال دەکە وەکو نەزەریکی وەکو کافرەکان منداڵەکەی بەراڵدا دەکات چی دەکات چی ناکات چۆن دەڕوات نوێژ دەکات نوێژ ناکات لێپرسینەوەی ناکات بەو شێوازەش نابێت چکەوە پێچەوانەی دەقی شەرعیەکانە دەقی شەرع دەفەرمێت کە ئامۆژگاری بکرێت و مەرحەلەکان هەوڵی لەگەڵ بدرێت بۆ چەسپاندن و سابتکردنی لەسەر دەقە شەرعیەکان و لەسەر کاری شەرعی و دوورکەوتنەوەی لە گوناح و تاوان هەندێک خاڵی ترمان هەیە خاڵەکانی تر بەڵام ئەوانە چونکە ئەگەر درێژەی پێ بدەین بابەتەکانمان زۆر درێژە دەکێشێت و ئینشاءالله پشت بەخوای گەورە هەوڵ دەدەین لە بابەتی جیازیادا باسی هەرێکێک لەو خاڵانە بکەین بەڵام ئێستا بە کورتی باسی ئەو خاڵان دەکەین ئامۆژگاری 26مین خۆپاراستن لە هاتنەناوەی غێر مەحرەم بۆ ماڵێک کە تەنها ئافرەتی لێبێت و پیاو لە ماڵەوە نەبێت یا کەسێکی مەحرەمیان لەگەڵ نەبێت خۆ بە دوورگرتنەوە لە ئەم جۆرە سەدانانە وەک باسمان کرد ئەوانە یعنی هەرێکێکیان پێویستی بە بابەتێکی سەربەخۆ هەیە بەڵام ئینشاءالله بە سەرعێمانە باز دەکەین و لە دەرسەکانی داهات و بە پێی مەجال ئینشاءالله ئەو بابەتانە دەکەینەوە هەرێک لەو ئامۆژگاریانە دەکەینە بابەتێکی سەربەخۆ ئامۆژگاری 27مین جیاکردنەوەی پیاوان لە ئافرەتان بە تایب لە سەردانە عائیلەکاندا بە تایبەت زۆر جار هەیە بە سفوری و بە خۆڕازانەوە بۆ شوازە اختیڵات و تێکەڵاو بوون و هەندێک کاری ناشەرعی کە هەیە لە عائیلەکاندا دەکرێت لە کاتی سەردان و سەردانی یەکترکردندا خۆ بدور بگرێت لەو کارانە و جیاکردنەوەی ئافرەتان لە پیاوان کارێکی شەرعیە و زەروریەتێکی شەرعیە ئامۆژگاری 28 و ئاگاداربوون لە مەترسی سایاقی ماڵ و خزمەتکاری ماڵەکان بە تایبەت لە زۆر شوێن هەیە هەندێک عائیلە هەیە کە سایاقیان بەکرێگرتووە بۆ ماڵەوە یاخود خزمەتکاریان هەیە لە ماڵەوە دەبێ ئاگاداری مەترسی ئەوانە بن ئەوانش مەترسیەکان لە چەند ڕوانگەیەک و خۆی دەبینێتەوە و کە لەوانە هەم مەسەلەی ئەوەی کە خەلوە و مەسەلەی ئەوەی کە پیا و ئافرەت بەیەکەوە بێجات چ خزمەتکارێکی ئافرەت بێیان خزمەتکارێکی پیا بێ لەگەڵ ئافرەت بەتەنیا لە ماڵەوە بێت مەترسی ئەمانەوە هەم مەترسی زیانگەیاندن بە ماڵ و سامان و ئەشیاکانی ناو ماڵ یاخود زیانگەیاندن بە منداڵ کە چونکە چەندەها نمونەی ترسناکمان بیستووە کە بەهۆی ئەم کارانەوە ڕووی داوە و کەسانی خراپەکار و کەسانی مەسەلەی داوێن پیس ئەوانە دەبێت لیان وریابی تێکەڵ نزیکی ماڵ نەکەونەوە لە ئامۆژگاری 29مین بوو ئامۆژگاری 30مینمان ئاگاداربوون لە مەترسیەکانی شاشەی تەلەڤیزیۆنەکانمان ئاگاداریان بین نامانوێت ئێستا زۆر درێژیان پێ بدەین چونکە دەمانوێت ئینشاءالله بە جیابیان کەینە بابەتی سەربەخۆ بەڵام ئاگاداری مەترسیەکانی شاشەی تەلەڤیزیۆنەکانمان بین بزانین لە ماڵەکانماندا چی پێ دەکرێت و منداڵەکانمان بۆچی دادەنیشن و سەیری چی دەکەن و ئامۆژگاری 31 ئاگاداربوون و وریابوون لە خراپەی مۆبایل و ئەو مۆبایل و تەکنۆلۆژیا زیانەکانی تەکنۆلۆژیای سەردەم ئامۆژگاری 32مین و لابردنی هەر شتێک لە ئەوەی کە ڕەمز بێت ڕەمزی کافرەکان و پەرسراوەکانیان بێت بۆ نمونە زۆر جار هەیە لە ماڵەکاندا دەبینین دەستێکیان داناوە چاوێکی تێدا ڕەنگێکی شینی هەیە ئەمە بۆ چاوەزار ئەمە بۆ ئەوەیە ئەوە بۆ ئەوەیە هەندێک جار تەنها بۆ جوانی شاڵی دەواسن بەڵام بە هەر شێوازێک لە شێوازەکان بێت پەیکەر و
ڕەمز و هێمای کافران و مەسەلەی ساحیران و ئانە بە هەموو شێوەیەک کارێکی ناشەرعیە و حرامە و جایز نییە هەڵبواسرێت و پێویستە لە ماڵەکاندا پەیکەری حیوانات مەسەلەی وێنەی گیانداران مەسەلەی هەر شتێک هەر ڕسم گیانلەبەر بێت نابێ هەڵبواسرێت و هەر پەیکەرێک و بووکەڵەیە کە هەبێت مەسەلەی بۆ چاوەزار بێن بۆ هەر شتێک بێت ئەوانە جایز نییە و حرامە و دەبێت لا ببرێت. ئامۆژگاری 33 وەک باسمان کرد وێنەی ئەو وێنانی کە گیانلەبەرن دەبێت لا ببرێت و ئامۆژگاری 34 ڕێگریکردن لە جگەرەکێشان لە ناو ماڵدا لە ماڵەوەدا دەتوانیت میوانێک هات نەچی تەپڵەکی جگەرە و بۆ یان ئاسانکاری بۆ بکەی بۆی جگەرە بکێشێت داوای لێ بکەی کە ئەگەر جگەری کێشات بچێتە دەرەوە جگەرە بکێشێت و لە ناو ماڵەوەدا بیکێ قانونێک و دەستورێکە لە ناو ماڵەکەتدا جگەرە نەکێشێت. ئامۆژگاری 35 دوورکەوتنەوە لە ڕاگررتنی سەگ لە ماڵدا کە ئێستا بە تایبەت بەداخەوە بۆتە دیاردە و لە زیاتر تەشەنەی کردو و پەرەی سندووە لە ناو ماڵەکاندا سەگ ڕادەژیرێت بەبێ هی پێویستی و بەبێ زەرورەتێکی شەرعی کە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت مەلایکەت ناچێتە ماڵێک کە ڕسمی هەڵواسراوە و سەگی تێدا بێت. طبعا ئەو سەگەمە مەسمان پێلەوەیە کە بۆ غەیری زەرورەت و بۆ جوانی دیخەنەوە ماڵەکانەوە بەڵام کەسێک حیوانی هەیە مەردارە بۆ مەسەلەی پارێزگاریکردن لە ژیانی خۆی و لە سەرۆت و سامانەکەی بەکاری دێنێت بۆ زەرورەت ئەوە جیاوازە و ناچێتە ژێر ئەم بابەوە. ئامۆژگاری 36 ئامۆژگاری 36 هەڵبژاردننی مووقعێکی باش بۆ ماڵ و دیزاینێکی باش بۆ خانوەکان. یعنی پێویستە کە لە موسڵمانی ڕاستەقینە ڕعایەتی هەڵبژاردننی ماڵەکەی و دیزاینکردنی ماڵەکەی و تەسمیمی ماڵەکەی بکات بە چەند شێوازێک و چەند خاڵێک لە ماڵەکەی و لە خانوەکەیدا بێتە جی. بۆ نمونە لە ڕووی مووقع و شوێنێک هەڵبژێرێت کە لە مزگەوت نزیک بێت کە ئەمەش یعنی سوودێکی زۆر دەگەێنێت بە ماڵ کە بەڕاستی سوودەکانی دیار و ئاشکرایە. بۆ نمونە کاتێک کە دەنگی بانک دەبیسترێت ئەوە خەڵک یادی خوات بیردێنێتەوە و بە خەبەر دێنێ بۆ نوێژکردن بەتایبەت نوێژی بەیانەیە کە مزگەوت دێتەوە نزیک بێت بە دەنگی بانک بۆ نوێژ هەڵدەستی و نزیکی لە مزگەوتەوە دەبێتە پاڵنەرێک و هۆکارێکی هاندانی پیاوکە فریای جەماعەتەکانی بکەوێت و نوێژەکانی بە جەماعەت کات و ئافرەتانیش بە هەمان شێوەز کە باس جویان لە دەنگی قورئان و یادی خوای گەورە و بانگ دەبێت لە مکەبەری مزگەوتەوە ئەویش بە هەمان شێوەز دەبێتە هۆی زیاتر هاندەر و پاڵنەرێکی بێت بۆ یادی خوای گەورە بکات و عیبادەت بکات و منداڵەکان نیشوا دەکات کە لە مزگەوتەوە نزیک بن بە ئاسانی چاویان لە حەڵقەکانی لەبەرکردنی قورئان و زیکر و قورئان خوێندن و دەرسی مامۆستایان بێت کەواتە جەوێکی وای بۆ دەرەخسێنێت کە باشتر تێکەڵ بە جەوی قورئان خوێندن و نوێژی جەماعەت بێت و حەوڵ بدرێت بە تایبەت هەندێک شوێن هەیە کە ئێساکە لە شوقە و ئەو شوێنانە بەکرێ دەگیرێت ئەو بینایی کە ئەو عمارەی کە تێدا نیشتە جێ دەبی کەس خەڵکی فاسق و یاخود شوێنی کافران و یاخود هەندێک شوێنمان هەیە بە تایبەت لەو شوقانەدا کە مەسبەحی تێکەڵی ئافرەتان و پیاوانی لێ خۆ بپارێزرێت لەو شوێنانە و نسل ئەو لە شوێنێکی ئاوا شوقەیەکی ئاوا خانوو نەکرێت کە گوناح و تاوانی تێدا ئەنجام بدرێت و خانووەکە بە جۆرێک بێت کە نە کەشفی ماڵی دەوروبەرت بکات نە ماڵەکانیش بتبینێت بە جۆرێک خانووەکەت بە جۆرێک بێت نە خانوویەک دروست بکەیت چاوت بە ماڵی جیرانەکان بکەوێت و کەشفی ماڵی جیرانەکانت بکات کاوەش بە هەمان شێوەز کارێکی ناشەرعیە کە تۆ وا بکەی خانووەکەت مسەیتەر بێ بەسەر خانووی جیرانەکەتدا و ناش بێت خانووەکەت وا بێت ببینرێت ینی بە جۆرێک کە بتوانن ینی بەڕووی جیرانەکان و بەڕووی دەورەوەدا بە ڕووی دەوروبەردا کراوە نەبێت و ئەگەر ئەو شتە ڕوویدا بۆ من هەندێک جار هەیە جیران هەیە مڕاعاتی جیران ناکات ئەوە لەو کاتەدا پێویستە هەندێک ئامادەکاری بکرێت بۆ نمونە دیوارەکان و پەردە و هەندێک تەرتیبات بکرێت کە دیار نەبێت ماڵەکان. لە ڕووی دیزاینکردنیشەوە بۆ نمونە پیاو وا بکات ژوورەکانی بای ئەوە ببێت کە پیاوان و ئافرەتان لە کاتی جیران لە سەردانکردندا بۆ نمونە دیوەخانەکانیان جیاواز بێت مەجاری دانیشتنی جیاوازت هەبێت و تێکەڵاوی ڕوو نەدات
ولا روي مدخلي مالكات وابت شون جوروي مالكان بجوري ميوان بروي مطبخ وشويني أفرتان دا النبت ك هاتو شود بسر مطبخ وشويني تابتي أفرتان دا النبت وبيوستا اگر خانوویەکەش سوتفەیە گچکە بوو یان مەجای ئەوەی تێدا نەبوو محاولە بکرێت ستر و پەردەوشت بگیرێتەوە بۆی ئەو حاڵەتانە و ناڕەحەتی دروست نەبێت بۆ خاو خێزان و ئەزیەتیان بۆ دروست نەبێت و پەردەکردنی پەنجەرەکان و یعنی داخستنی پەنجەرەکان کە یعنی ژووری جیرانەکانت دیار نەبێت یاخود تۆ لە ڕووی خەت دەرەوە خەڵکی دەرەوە لە ڕووی جیرانەکانتەوە دیار نەبیت بەتابەت شانەکە لە ژوورەوە بڵین گڵۆپ هەڵدەکرێت دەرەوە تاریکە ژوورەکان بە ئاسانی دەبینرێت بۆیە زەروریەتە کە پەردەدا بنرێت و پەردەیەکی وابێت کە نەتوانێت وەسفی کەسی ناوە بکرێت و کەسی ناوە نە بە سێبەر نە بە شێوەیەکی دیکە دیار نەبێت واگەر بکرێت ئیمکانیەتە بێت هەتا بکرێت شوێنی نیشتەجێبوون فراوان بێت و خانووەکە ژوورەکانی زۆرتر بێت و هەتا بکرێت بۆ نمونە سەرئا و شتی تایبەت بە خۆیان هەبێت و هەمویان جیاواز بێت ئەوە باشترە وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت إن الله يحب أن يرى أثر نعمته على عبده خوای گەورە پێی خۆشە کاریگەری نیعمەت و شوێنەواری نیعمەتەکەی بەسەر بەندەکانیەوە دیار بێت مادام تۆ خوای گەورە ماڵی پێداوی نیعمەتی پێداوی توانات هەیە با ماڵەکەت لایقە بێت و ماڵێکی جوان و فراوان و ئەثەر و نیعمەتی خوای گەورەت پێوە دیار بێت کە تۆ هەتە لە ئەمە حەدیثە لە ئیمامی تورمذی ڕیوایەتی کردو ڕقەمی حەدیثەکە 2819 و فەرموویەتی حەدیثێکی حەسەنە و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی سێ شت هەیە لە سەعادەتەوە سێ شت هەیە لە ناڕەحەتیەوە و لە مەشەقەتەوەیە وەکو ئەوەی باسمان کرد لە ئەڵقەکانی پێشترا لە سەعادەت ئەوەیە کە ئافرەتێکی ساڵحە کە بیبینی سەرسامی پێی معجیبی پێی و ئەگەر لێشی دوورکەوتیەوە ئەوە لێی دڵنیابی لە نەفسی خۆی و لە ماڵەکەشت و ئاژەڵێک دابێت واتە بڵێن وەکو بڵێ ئەسپ و هۆکارێکی گواستنەوەیە کە وابکات بگێنێت بە هاوڕەکانت و خانوویەکیش کە فراوان بێت و مەرافقی زۆر بێت سەر ئاو WC زۆر بێت و لە هۆکارەکانی ناڕەحەت شوکەوەی پێشتر لە ئەڵقەکانی پێشتر باسمان پێکرد و ئاماژەشمان بۆوانیش کردووە ئافرەتێکە ناڕەحەتت بکە کە ببینی ناڕەحەت بی پێی و حەزت پێی نێت و زمانی قسەت پێ بڵێت و زمان درێژی و قسەی زۆر بکات قسەی زۆر ناڕەحەت و ناخۆشت پێ بڵێت و ئەگەر لێشی دوورکەوتیەوە لی دڵنیا نەبی نە لە نەفسی خۆی لە ئافرەتەکە دڵنیا نەبی و لە ماڵ و سامانەکەش دڵنیا نەبی کە بە هەدەری بدات و ئاژەڵێکیش کە تەب بێت و یعنی نەتوانی بتگەێنێت بە هاوڕەکان و باش نەبێت و هەروەها دارێکیش و خانوویەکیش کە تەسک بێت و WC و مەسەلەی شوێنی مەرافقی تایبەت و زۆری نەبێت. ئەو حەدیثش بامەشاس لە صحیح جامع داهاتوە بە ڕقەمی 3056 و دەستگرتن بە هەندێک کاری تەندروستی بۆ نمونە هەواگۆڕکەی لە خانووەکەتدا هەبێت تیشکی خۆر لە ماڵەکەتدا بێتە ژوور یعنی بە هەر شێوازێک لە شێوازەکان هەر شتێک ببێتە هۆی مرتاحبوون و خۆشکردنی ماڵەکەت ئەو هۆکارانە بژیرێتە بەر و کاریان بۆ بکرێت. لە ئامۆژگاری 37مین دەوەستین پێش بەخوای گەورە بەردەوام دەبین لەگەڵتان تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرین وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته.